ینی ئەوەندەی چاویان لەسەرەوەیە کە دەست یەک بشکێنەوەوانێ ئەوەندە چاویان لەسەرەوە نییە کە چی بۆ گەلی کوردستان چی بۆ هەرێمی کوردستان بەدەست بەنسبەت بەغاوە بۆتە عیبە بۆ ئێمە کێبڕکێ یەکێتی و پارتی لە بەغا لەسەرەوەی کامیان ببن بەسرە کۆمار دەنگدانی تایبەت نەخۆشیەکی زۆر گەورەیە لە ناو جەستەی پرۆسی هەڵبژاردنە و تا دەنگدانی تایبەت هەبێ لە پرۆسی هەڵبژاردنە پێم وایە ناتوانانی نزیک بینەوە لە هەڵبژاردنێکی پاک و بێگرت و لە توانای هێزی ئۆپۆزیسیۆنانی ئەو دوو ئیدارەیە تێک بشکێنێ لەبەرەوە هێزە تایبەتیەکان بەڕاستی وەکو بە بارمتە ئاژیرێن و ئاڕاستە ئەکرێن فشارێکی دەرونی زۆریان نەخرێتە سەر دوو ئیدارەی بە هەموو شێوەیەک دوو ئیدارەیە ینی چی شتێکمان هەیە کە یەک ئیدارەی پیشان بدە هەموو حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی لەوێ حیزبی دەسەڵاتدار لە بەغا ئەمانە هەمویان لەگەڵەوەیان کە دەنگدانی تایبەت بمێنێتەوە لە کاتێکە هیچ پێویست ناکە جاران بەس یەکێتی و پارتی لە بەغای قسەیانە کرد و خەڵک بەڕاستی هیچی نازانی لەبەرەوەی لە بەغا چۆنە ڕۆ بەڵام ئێستا ئەوانە بوونەتە سەکۆیەک بوونەتە دەنگێک بەوەی کە دیوێکی تری پرۆسەکەش لە بەغا چۆن بەڕێوەچێت بزانرێ بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن خۆشحاڵم جارێکی تر پێتان گەشتمەوە لە پرۆگرامێکی نوێ لەگەڵ میوانێکی زۆر بەڕێز و عزیز بەڕێز کاک ئارام جەمال شارەزای بواری هەڵبژاردن سەرۆکی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن گفتوگۆکەین لەسەر پرسی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و ئەو لیستانەی کە لە ناو وەسەط و جنوبی عێراق دەرکەوتون چۆنێتی هەڵبژاردنەکان سەرنجی ئەمان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان خۆتان نەزانن ئەم هەڵبژاردنە کە لە یانزە بەڕێوەچوو کەمترین نیگەرانی هەبوو لەسەر ئەدای کۆمیسیۆن لەسەر چۆنێتی هەڵبژاردن ینی ئەتوانم بڵێم ئەوە دوای ئەگەر هەڵە بووم کاگارام ڕاستی بکاتەوە ئەتوانم بڵێم لە هیچ ناوەندێک هێڵی سووری کۆمیسیۆن بەسەر سندوقی ئەو ناوەندانەدا نەهات و تا ڕادەیەکی زۆر باش بەڕێوەچوو ئەم پرسانە لەگەڵ کاک ئارام گفتوگۆکەین ئایا باشی بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە لە یانزە پەیوەندی بە باشی ئەدای ستافی کۆمیسیۆنەوە هەبوو یاخود بابەتی ئەو ئامێر و کەرەستانەی کە ئەم جارە لە هەڵبژاردنەکانە بەکارهات کاک ئارام زۆر بەخێربێ زۆر سپاس بژیت کەسمای با لە کۆتایی بابەتەکەەوە دەست پێ بکەین کە من باسم کرد هەڵبژاردنەکان بووە بەم شێوەیە بە باشی بەڕێوەچوو لە عێراقێکی لەم جۆرە لە تا ڕادەیەک فەوزایە هەڵبژاردنێکی زۆر باش بەڕێوەچوو بەڵێ سپاس ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تایبەت بە بواری چاودێری ئەتوانم بڵێم لە هەموو پارێزگاکانی عێراقا چاودێریمان کردووە و ژمارەیەکی بەرچاو لە چاودێرمان هەبووە لە بنکە و وێزگەکانی دەنگانە ئەوەی کە راپۆرتەکان بۆمان گەڕاوەتەوانێ ئەوەیە کە لە ناو وێزگەی دەنگانەکاندا خروقات و پێشکارێکی ئەو تۆ نەبووە کە کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە هەبێ لە هەڵبژاردننی 24 پەرلەمانی کوردستانەوە تێگەیشتنێک دروست بووە ئەویشەوە ئێستا ژینگەی هەڵبژاردن دوو ژینگەیە ژینگەیەکی ناو بنکە و وێزگەی دەنگدانەکە لەگەڵ ژینگەیەکی دەرەوەی بنکەی دەنگدان ئەوەی پەیوەندی بە پرسیارەکەی تۆ پەیوەندی بە ژینگەی ناوخۆی بنکەی دەنگدانەوە هەیە کە هەتا ڕادەیەکی زۆر تەواو بەڕێوە بە شێوەیەکی باش بەڕێوە چووە بەڵام ژینگەیەکی تر هەیە کە ژینگەی دەرەوەی بنکەکانە کە ئەوە لە دەسەڵاتی کۆمیسیۆنی شانیە بەڕاستی ئەو ژینگەیە کە حیزبی دەسەڵاتدار تەحکوم بەسەریەوەکە ئەم ژینگەیە تەشویهی سمعەی پرۆسەی هەڵبژاردننی کردووە مەسەلە لە هەڵبژاردننی یانزەیە لە ناو وێزگەی دەنگدانەکانە خروقاتێکی وەها نەبووە بەو شێوەیە بەو شکڵە کە وەگوتم کاریگەری هەبێ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان بەڵام لە حەوشەی بنکەی دەنگدانەکە لە دەرەوەی بنکەی دەنگدانەکە مێزدانراوە خێمە هەڵدراوە پێشووتر پەیوەندیان بە خەڵکەوە کردووە داوای هەویان لێ کردوون و هەوێستکانە کرێت چی ئەمانە لە کوردستان هەبوو یا لە دەرەوەی کوردستانیش هەبووە لە کوردستانە هەبووە و لە دەرەوەی کوردستان هەبووە بەس بەو شێوەی ئێرە نایانی بەو شێوە زەقەکە خێمە دابنرێت و بەڵام خۆی بەپێی
یاسای هەڵبژاردنەکان نابێت لە دووری 100 مەتر هیچ جۆرە لۆگۆ و ئەسەوارێکی هەڵبژاردن لە بنکەی دەنگدانە هەبێت. بەڵام لە دوو هەڵبژاردننی ڕابردووە ئەم دیاردەیە بە تایبەتی لە سلێمانیا زیاتر برەوی سندووە و حیزبی دەسەڵاتدار ئیشی لەسەرکات لە برەوەی لە کۆمیتە و لە مەڵبند و ئەمانە خەڵکەکانی کە سەر بە خۆیانە کویان کاتەوانێ ئاراستیان بکە مافی خۆیەتی، بەڵام مافی ئەوەی نییە بەڕاستی بێت لە بەردەمی بنکەی دەنگدان یا لە حوشەی بنکەی دەنگداندا بانگەشە بکات و ئاراستەی دەنگ دەربکرێت و شاری لێ بکرێبەوەی کە ئەبێ دەنگ بدەیت و ئەبێ وێنە بگریت و چی و چی ئەو شتانە. ئەمە نەچووە چوارچێوەی پێشەلکاریەوە بەڕێز بە دڵنیایی ئەمە وەک پێم وتی ئەو پێشەلکاریەکی منەظەمە حیزب بە زەبری ئەو ئەمرازە سەربازی و ئەمنی ئەوانەی کە هەیەی ڕێ بۆ خۆش دەکرێت و ئەچێت بەم شێوەیە ممارەسەی ئەو مارەسە هەڵە و ئەو مارەسە خراپانە ئەکات. بۆیە وەگوتم دوو ژینگە هەیە، ژینگەیەکەیە کە ناو وێزگەی دەنگدانە، ئەو ژینگەیە ئەتوانین بڵێن ئارام و هەڵبژاردنەکان زۆر پیاە باشە، ئارامە و بە شێوەیەکی زۆر باشە ڕابڕێ. بەڵام ژینگەی دەرەوەی بنکەی دەنگدان ئەو ژینگەی کەتیا حیزب دەسەڵاتدارە و حیزب ئاراستە ئاکا پارا بەخشێتەوانێت چی ئەمانە، ئەمە وێنەی پرۆسی هەڵبژاردنەکان ئاشتی نەکرد. بەڵێ هەر بەمە ناشرین بوو یا بەو جۆرە لە ڕخنەگرتن هەندێک جار ڕخنەگرتن لە شێوازی هەڵبژاردن لە جۆرێتی هەڵبژاردن ئەمەش ینی تەشویهی دەموچاوی هەڵبژاردنی نەکردووە؟ خۆی خەلەلی بنیادی لە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا مەسەلەی دەنگدانی تایبەتە. دەنگدانی تایبەت نەخۆشیەکی زۆر گەورەیە لە ناو جەستەی پرۆسی هەڵبژاردنە و تا دەنگدانی تایبەت هەبێ لە پرۆسی هەڵبژاردنە پێم وایە ناتوانانی نزیک بینەوە لە هەڵبژاردنێکی پاک و بێگرت و هەر دەنگدانی تایبەتە ئەو پەتایە ئەو تاعونە لەگەڵ خۆیان هێنێ بۆ ڕۆژی دەنگدانی گشتیش و ئەو پێشەلکاری و ئەو سەرپێچانەی کە ئەکرێ لە دەنگدانی تایبەتە ئەو فشارەی کە ئەکرێ پێشتر بەس لە دەنگدانی تایبەتا بوو، بەڵام حیزبی دەسەڵاتدار گواستیۆتەوە بۆ دەنگدانی گشتیش. لەبەرەوە خەلەلی بنیادی لە پرۆسی هەڵبژاردنە دەنگدانی تایبەتە و حیزب دەسەڵاتدارەکان وەکو ئیمتیازێکی خۆیان بە هەمویان لە لێرە لە ناوەڕاز لە خوارو هەمویان کۆکن لەسەرەوەی کە دەنگدانی تایبەت مێنێ لە کاتێکە لە 2005 کە دەنگدانی تایبەت هات بۆ ئەو کارمەندانە بوو کە لە ڕۆژی تەنها لە ڕۆژی دەنگدانە واجباتیانەیە نەک بۆ هەموو هێزی پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی ناوخۆوەمانە. بەڵام کە حیزبە سیاسیەکان دەسەڵاتدارەکان زانیان ئەمە شتێکی مۆڵە، شتێکە حازریە، ئیمتیازاتێکە، لەبەرەوە هێزە تایبەتیەکان بەڕاستی وەکو بە بارمتە ئەگیرێن و ئاراستە ئەکرێن، فشارێکی دەرونی زۆریان نەخرێتە سەر و ئەو زۆری ژمارەی پوچەڵی کە هەیە لە هەڵبژاردنەکانە کایبینین لەسەر 200,000ەوەی بەشی زۆری پێم وایە لە دەنگدانی تایبەتایە و ئەوە کەسانن کە نایانێت دەنگدەن بە حیزبی دەسەڵاتدار بەڵام ناچار کراون واتە ئازادی دەنگدان تایە پێشەلەکرێکێکێکە لە پرەنسیبەکانی پرەنسیبە نێودەوڵەتەکانی هەڵبژاردنێکی. ئەم بابەتی دەنگدانی تایبەتە لە وڵاتانی شەیە یا تەنها وەکو بڵی نەریتێکە ئەم عێراق و کوردستانە دایان هێنا؟ سە لە ئوردونان نییە، تۆ لەبەرەوەی سوپای کە سوپا بووی سوپا ئەبێ پارێزگاری لە هەمووان بکە و نابێ سوپا حیزبی بکرێ، نابێ جێش هێزی پێشمەرگە بەڕاستی نابێ حیزبی بکرێت چکە بۆ هێزی پێشمەرگەی هەمووانە هی حیزبێک نییە. بەڵام لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا تا ڕادێکی زۆر حیزبین و بە حیزبی کراون و لەسەر ئەساسی حیزبیش ڕاتبەکان و معاش و نەکان پلە و ئەمانیان بەرزە بێتوانێت. بۆیە هێنانی هێزی تایبەت بۆ ناو پرۆسی هەڵبژاردن کۆی وێنەکە ناشرین ئەکا و ئەو نەخۆشیانەی کە لە دەنگدانی تایبەتا هەیە نەک تەنها ئەگوێزرێتەوە بە دەنگدانی گشتی، ئەگوێزرێتەوە بۆ ململانەی حیزبەکان لەسەر کاندیدی کۆتاکان، ئەو نۆ کورسی کە هەیە هی کۆتایی پێکاتەکان و ئەوان لە ڕێگەی دەنگدانی تایبەتەوە ئەیانەوێ ئەو کۆتانی خۆیان کە ئیتر مەسیحی بێ یاخود تورکمان بێ لە ڕێگەی دەنگدانی تایبەتەوە بە پلەی سەرەکی ئەو کاندیدی کۆتایە دەربچێنن و ئەو ململانەیە لە هەرێمی کوردستانە ئەم جارە هەر زۆر بە ئاشکرا لە کەرکووک ئەم بە هەمان شێوە زەق بوو دیار بوو کەواتە ئەگەر سەیری بکەین سەرچاوەی هەموو نەخۆشیەکان
لە ناو پرۆسی هەڵبژاردنە بە پلەی سەرەکی مەسەلەی دەنگدانی تایبەتە بۆ زۆر زەڕورە بەڕاستی قسەی لەسەر بکرێ و بە مۆزوعە بور و ژێنرێ ئەگەر ئێمە ئامانەوێت پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەک بێ نزیکەینەوە لە پرۆسەیەکی پاک و بێکرد. باش بۆچی کاک ئارام ئەم دەنگە یاخود ئەم ڕووی دەنگدانی تایبەت حیزبەکان قسەی لەسەر ناکەن؟ حیزبە دەسەڵاتدارەکان قسەی لەسەر ناکەن، حیزب بچووکەکانیش تا ڕادەیەک نە قسەیان لەسەر کردووە و قسەشی لەسەرەکەن لە کوبنەوەکانیان ئێماگەدارین لەگەڵ یۆنامی و لەگەڵ قونسوڵ و لەگە زۆر شتا قسەی لەسەرەکەن، بەڵام یەکێتی و پارتی ئەو کاتێک کە زۆر ناکۆک بوون بەیەکەوە لەسەر قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی 92 لەسەر ئەوەی کە یەک باز نەبێت چوار باز نەبێت چی بێ ئەوە نە بە هیچ شێوەیەک هیچ لایەکان لەسەر دەنگدانی تایبەت قسەیان نەبوو، نە قسەیان نەبوو، بە هەردوو لایەن کۆک بوون بۆ ئەوی کە دیفاعن لە مەسەلەی دەنگدانی تایبەت دەکرد بمێنێتەوە. تەبیعی بۆی بمێنێتەوە لەبەرەوەی ئیمتیازاتێکە کە چەند کورسیەکی دەزەکەوێت لە ڕێگەی دەنگدانی تایبەتەوە لەبەرەوەی ئەو کارمەندانەی ئەو هێزە چەکدارانی کە هەیەی لەژێر دەستی خۆیەتی بۆ پاڵپشتی قسەکانی جەنابەت هێزی تایبەت ئەو دەنگدانی تایبەت بەسمانە ینی هیچ هێزێکماونە بەس نییە دەنگدانی تایبەت باشتر ئاراستاکرێن یاخود ئاسانتر ئەتوانرێت ئاراستە بکرێن کە دەنگ بەکێ بدەن. هەر زۆر وایە و لە ماوەی ڕابردووشە تەنانەت تێستیان پێیەکەن ینی نەک تەنها دەنگ بە حیزبەکەش بدا تێستیان پێکەن دەنگ بە فلان کاندیدیش بە ئەگەر لیوایە گەگا من لیوایە کێچێک لەوێ بێ مەسە خزمێکی برایەکی کاندید بێ لە حیزبی دەسەڵاتدار کارمەندەکە وا بڵێن چەکدارەکە ترێزی پێشمەرگەی هەرچیەک بێ ئاراستە ئەکەن بەوەی کە دەنگ بدا بەو لیستە و دەنگ بدا بە فلان کاندیدیش یعنی ئەوەندە ڕۆ چووە تەنانەت بە حیزبەکەشەوە ناوەستێ ئەبێت دەنگ بدەن بە کاندیدەکەش لەبەرەوەی خزمی فلان لیوا و فلان فیسا کەسە. ئەمە بەڕاستی پێویستە قسەی لەسەر بکرێ پێویستە ئیشی لەسەر بکرێ ئەگەرچی ئیشێکی ئاسان نییە چکە لەبەرەوەی هەموو حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی لەوێ حیزبی دەسەڵاتدار لە بەغا ئەمانە هەمویان لەگەڵەوەیان کە دەنگدانی تایبەت بمێنێتەوە لە کاتێکە هیچ پێویست ناکە ئەکرێت ئەو هێزە چەکداری کە ئەو ڕۆژی هەڵبژاردن دەوامی هەیە وەنیە ئەوانە کە ژمارەیەکی زۆر کەمە دەنگدانی تایبەت دەنگ بدەن ئەوەی تری لە ماڵەوەیە و دەوامی نییە هەتەنان لە کاتی دەوامیشە ئەکرێت دەرفەتیان بدرێت تێ بڕۆن لەگەڵ دەنگدانی گشتیا دەنگ بدەن. ئەم نیگەرانی کە لە بۆ هێزە چەکدارەکان و هێزە ئەمنیەکان هەیە بۆ ناو زیندانەکانیش دروستە؟ نەخێر لە زیندانەکان ئێستاکە مافی دەنگدانیان نەماوە و ئەوە کۆتایی پێهاتوو. بۆ کاک ئارام لەبەرەوەی کە بڕیارێک دەرچوو بۆی کە ڕێگە نەدرێت بە زیندانیان کە بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان. ینی زیندانیان لە هەرێمی کوردستان و عێراق مافی دەنگدانیان پێشووتر هەبوو بەس ئێستا جاران خەستەخانەش هەبوو خەستخانەی گەڕۆک هەبوو زیندانیەکان هەبوو ئێستاکە ئەوانە نەماوە خارج هەبوو جاران وەنیە دەنگدانی دەرەوە هەبوو ئەوانە ئێستاکە نەماوە بەڵکو تەنها ئەوەی کێشتویانەتەوە دەنگدانی تایبەتە بۆ هێزە چەکدارەکان و هێزەکانی ناوخۆ. هەر ناتوانن دەنگ بدەن ئەم CFA کە باست کردیا لە دەنگدانی گشتی توانن دەنگ بدەن؟ نە ئەندر ناتوانن دەنگ بدەن لە ڕوویەکەوە کە دەنگ نادەن تا ڕادەیەک باشترە بۆ ئەوەی کە ڕێگە باشتر بچێ بەڕێوە پرۆسەکە بە باشتر بڕاتە پێشەوە لەبەرەوەی کە دنیای خەڵکیانەکە دەو ڕۆژە بە نەخۆش و ئەن بردە خەستەخانەکانەوانێ لە زیندانەکانیشا بە هەمان شێوە ئەوەی خارجی دیسانەوانێ ڕاستە مافە خۆگەر وەکو ماف سەریکەی وایە مافە بەڵام زۆر جار مارەسەکردنی ماف بێتە هۆی شێواندنی پرۆسەکە لەبەرەوە ئێستاکە نە زیندانیانە نەخەوانی لە خەستەخانە نەخۆشەکان نە ئەوانەی خارجی دەنگدانی دەرەوەش نەماوە ئەمە تا ڕادەیەکی باش پێم وایە هین کراوە ینی وەک چۆن باشە وەک چۆن ئێستا ئاڵێن با دەنگدانی تایبەتیش نەمێنێ ئەوانە نەماون باشە بەڵام با دەنگدانی تایبەتیش نەمێنێ باشتر. بابەتی پێکێنانی حکوومەت گەیشتوەتە کوێ مامۆستا ئارام؟ بابەتی پێکێنانی حکوومەتی فدرالی بابەتێکی ئاڵۆزە ڕاکێشان و بگرە و بەردەیەکی زۆری لەسرە سوودانی هاتە ناو کێبڕکێ و ڕکابەری هەڵبژاردنەوە بەرامبەر بە مالێکی بە پلەی سەرەکی دەنگی هێناوە وەکو دەنگ یەکەم بوو زۆرترین کورسی هێناوە بەڵام
برارێکی محکەمەی ئیتحادی هەیە خۆتان ئەزان لە 2010 کە باز لەوە کە ئەوەی کە حکوومەت پێک دەهێنێ ئەو هێزە نییە کە لە ئینتیخاباتەوە زۆرینەی هێناوە بەڵکو هێزێک کە ناو پەرلەمانەوە زۆرینە و کتلەی ئەکبەرە بۆیە ئەمە پاسێکە محکەمەی ئیتحادی کاتی خۆی دای بە هێزە شیعەکان بۆی کە ڕئیس وزەرا لە خۆیان بێ و دڵخوازی خۆیان بێ و ئێستاژە و بڕیارە ئیشی پێکرێ و پێم وایە بۆ ئەم جارش هێزە شیعەکان کە ژمارەیان کۆ بکەیتەوانێ ژمارێکی زۆریان هەیە لەبەرەوە محەممەد شیع سوێدانی ناتوانێت بەرامبەر بەوە هیچ بکایت ریابێ لەگەڵ ئەوانە ڕێ بکەوێت کە ئەویش ئینتیحاری سیاسیە یاخود ئەوەیە کە بێ لە دەرەوە بێ بۆیە ئەوەی کە برارەدا لەسەر دیاریکردنی پۆستی ڕئیس وزەرا لە عێراقا با بڵێن ئەوەی پێوترێ ئیتاری تەنسیقی ئەوانن باش و ئەوە یەکلا بۆتەوانێت کاکارام جنابەت فەرمووتان ئالۆزە بەو مانای دوا ئەکەوێ دەستنیشانکردنی کەسەکە زەحمەتە بێ چۆن یانی ئالۆزە پێکێنانی حکوومەت تەسەورەکەی پێکێنانی حکوومەت دوا بکەوێ بۆ دواکەوتن نازانم بەڵام ئیتاری تەنسیقی زۆر بە خێرایی ئیشەکات بۆ ئەوەی کە زوو حکوومەت تەشکیل بکە ئەوەی کە ئالنگاری و تەحەدا بێت لە بەردەمی پێگەێنانی حکوومەتان ڕەنگە بە سەدرەکان بن کە ئەوان بتوان شەقام بجوڵێن کە دەنگێکی وا هەیە کە ئەبێ یەک گوێ لێویش بگیرێ ئەویش قسەی تیا هەبێت دانی ناکرێ فرامۆش بکرێ ئەگەر نا شیعەکانیش بۆ خۆیان لەوە تێگەیشتون بۆی کە ئەو کەسەی دیاریەکەن هیچ دەبێ بەدڵی هێران بێ لەمان کاتیشا حسابەوەکەن بەدڵی ئەمریکاش بێ کە وەکو دەوڵەتێکی خاوەن نەفوز و کاریگەر لە عێراق ویستم باسیەوە بکەم ئێران هەمان کاریگەری پێش 7 ئۆکتۆبەری لەسەر ماوە پێش لێدانەکەی لەسەر ماوە لەسەر عێراق ماویەتی لەبەرەوەی کە ئەو هێزانەی باڵە سیاسیەکانی حەشدی شعبی با بڵێن سادقون و بەدر و مالکی ئەوانە کورسی زۆریان هێناوەتەوانێ و بەشداریان کردو و کورسی زۆریان هێناوەتەوە لەبەرەوە ئەوانە کە یەک بگرن چکە گرەوەکە لەسەرەوە بوو کە ئەمانە ناکۆکن لەگەڵ یەکا و ڕێناکەون و چیۆمانە بەڵام ئێستا کە سەیری تابلۆکە کە ڕێکن و هەمویان ئێستا مالکیان داناوە بۆی کە ئەو سەرکردایەتی و نوێنەرایەتیان بکە و ئەویش تەبیعی کەسێک دانە کابراایکی مخەزرەمە لە سیاسەتە و کەسێک دانێت کە من دڵی ئێران و دڵی ئەمریکا و دەوڵەتانی ناوچەشتەکە هەمووی لەبەر چاوەگرێت بۆیە پێم وانییە ئەم جارە پێگەنانی حکوومەت درێژە بخیانێ ئەگەر بێت و سەدر نێتە سەر شەقام ئەگەر بێت و بێتە سەر شەقام ئەو ساکە باردۆخەکە بە عقارێستراوە ڕۆڵی کورچیە لەم نێوەندەیە بەڕێز کاکارە ئایا بە هەمان شێوەی جاران بە دوو کوتلە بە دوو دەنگ بە دەنگی جیا ئەچنە بەغداد یاخود بە بۆچوونی تۆ ئەم دوانە پێکەوە چنە سەر مێزی گفتوگۆ ئەوەی هەتا سا خوێنرێتەوە بە دوو دەنگی جیا بە دوو ئاراستی جیا چنە سەر بەخا و ئێستا سونەکان داوای پۆستی سەر کۆماریەکەن ئەمەش بۆ خۆی بەڕاستی ئەمە بوو بە هەڕەشەیە دەنگێکی تاوەڕاستی نا مەحاولات هەیە ئەوە نییە دەمت تاقیەکەنەوە یەن بەگوێتە ئەو تاکووردەوە دەین بیت بەڵام ئەگەر ئەم هێزانە بەم شێوەیە بڕۆنە بەقا کە هەر لەوەشە چێ وا بێ چکە تا ئێستا هیچ بادرەیەک دیار نییە بۆی کە ڕێکەوتنێک هەبێت لە نێوان ئەو هێزە کوردستانیەکانە بۆیە بۆ خۆی پێکەی کورد لاوازە لە بەقا و بەو شێوەیە بڕۆنە پێشەوانێ شیعە توانێ ئەمیان بگرێ و ئەویان بەربا دەوانە ئەتوانێن بە ئاسانی تەنانە سونەش ئەتوانێت کاریگەری خۆیان هەبێ و هاوکێشەی خوانی پێ ڕاست بکەنەوانێ بۆیە پێم وایە کورد ئێستاکە وەک پێگاتەیەکی سەرەکی لە عێراقا لە لاوااسترین پێگەی خۆیەتی و هەتا بێتیش لاوااستر ئەبێ هیچ ڕۆشنایەکی وەهاژ نابینیت بەوەی کە کورد بتوانێت لە بەغایە پێگەی خۆی بەهێز بکاتەوە کاکەرام ئەگەر بیرمان بێت لە ساڵانی ڕابردوو لە چەند کابینەی ڕابردووی حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستان پێکەهات لە سلێمانی پێکەهات لە دووکان پێکەهات لە پیرمان پێکەهات جەنابیشتانە فەرموون ئێستا لاواز بووە هۆکار و پاشەکشەی کورد لەم پێگە بەهێزەوە بۆ ئەوەی کە جەناب دەفەرمووی لاوازە چییە ینی هۆکارەکەی لەبەرەوەی زۆر بە
کورتی لەبەرەوەی ئەو دوو هێزەی کە 32 ساڵ 33 ساڵە هەرێمی کوردستان بەڕێوابن بەڕاستی هێزگەلێکی دیموکراسی نین هێزگەلێکن کە بەتەنگ ئەزمموی هەرێمی کوردستانەوە نایەن ئەوەندەی بەتەنگ حیزبایەتی خۆیانەوانێ بەتەنگ ئەو قوارە بچووکی خۆیانەوە نێنەوە بەتەنگ قوارەی هەرێمی کوردستانەوە نایەن بۆیە حاڵمان گەیشتووە بۆ حاڵە و کاینێکان لە هەرێمی کوردستانە دروست کردووە کاینێکەوە تا لە دوایە خۆیان پارەیانێنێ بۆی بچن دەنگیان پێ بدەن یعنی کەیترم پێمایەوە لووتکەی شکست و انحیتاتە ینی کە تۆ بگەیتەوەی هەموو سەروەت و سامانی وڵاتەکەت بەدەستەوە بێ بەڵام نەتوانی دڵی خەڵک بەلای خۆتا ڕابکێشی ئەمە شکستە ینی ئەمە پاشەکشەیەکی زۆر مەترسیدارە بەوەی کە تۆ پەنابەریتە بەر فشار پەنابەریتە بەر تەرغیب وەنیا پەنابەریتە بەر ئەو شێوازانەی کە تۆ حیزبی دەسەڵاتداری تۆ یاسا دەرئەکەیت تۆ دەوڵەبێت دەوڵەتداری بکەیت کە تۆ خۆت پەنابەریتە بەرەوە ینی کەواتە تۆ ڕوئیا و بەرنامەت نییە بۆ دروستکردنی دەوڵەت و دەوڵەتداری و ئەمە تۆ بەس تەنها ئیدارەیەکت هەیە ینی وی لە هەرێمی کوردستانە هەیە ئیدارەیەکی فاشیلیشە ئیدارێکی سەرکەوتوو نییە تەبەی بە جیاوازی ئێرە و ئەوێ و چی ئەمانە بەڵام تۆ ئەبێت لەوە دەربچی کە تەنها ئیدارەت هەبێ بەڵکو ئەبێت تۆ دەوڵەتدار بی و ڕوویایەکی استراتیجت هەبێ بۆ بیناکردنی دەوڵەت بەڵام بەداخەوە ئێستاکە ئەو ململانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا کە تەبێ ڕەگەڕووشەیەکی قوڵی هەیە لەم سەردەمەشا هەر حزوری هەیە و خۆی بەیانەکاتەوانێ و کۆمەڵگای کوردیان تووشی ئەم ئیفلیجیە کردووە کە هەیە و وەک گوتم لە بەغایە هەتا بێت ڕۆژ بە ڕۆژ پاشەکشاکرێ ئێستاکە کێبڕکێ یەکێتی و پارتی لە بەغا لەسەرەوەی کامیان ببن بەسەرە کۆمار یعنی ئەم لا ئەو لا مالکی دێ بە لای کاک مەسعود ئەم پراوێزەخرێ ئەو دەستی ئەگیرێت بەم شکڵ بۆ شێتوانن بە ئارەزوی خۆیانەوان یاری بکەن ینی ئەوەندەی چاویان لەسەرەوەیە کە دەستی یەک بشکێننەوەنێ ئەوەندە چاویان لەسەرەوە نییە کە چی بۆ گەلی کوردستان چی بۆ هەرێمی کوردستان بەدەست بابەتەکە پەیوەندی بەوە نییە کاک ئارام ئێمە نیونێرەکانمان جۆرێک لە جۆرەکان ئەو نوێنەرانی کە هەمانن لاوازن لە بەغداد چکە جاران نوێنەرایەتی کورد لە بەغداد بەڕاستی ئەتوانم بڵێم لەسەر ئاستی نخبەی سیاسی عراقی بوو نوێنەرەکانی کورد کە ئەچوونە بەغداد لەسەر ئاستی نخبەی سیاسی عراقی بوو بەڵام ئێستا ئەو نوێنەرانی کاچن لەو ئاستەیان کە بتوانن مخاتەبەی سیاسی عراقی بکەن ئەگەر تۆکو ئەشخاص سەیری کەی جیاوازە بەڵام یەکشت هەیە تۆ لە هەرێمی کوردستانە چۆن بی ڕنگدانەوەی ئەبێ لە دەروی خۆتە تۆ لە هەرێمی کوردستاندا سیاسەتێکی دیموکراسیانە سیاسەتێکی دروست پیادە بکە وانە ڕێز لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و دەرەوەی خۆت بگرە ماف ئەو مافی کە هەیە هەمووی احتیکار مەکە بۆ خۆت و ڕێگە بدە باوەی کە یاسا سەروەر بێ کۆمەڵێک هەنگاو بنێ ئەم هەنگاوانە نزیکبوونەوەیەک دروستەکە ئەم نزیکبوونەوەی ڕنگانەوەی بێ لە بەغا بەڵام تۆ ئەگەر لێرە ئێسقانی ئەوانی تر بشکێنیت ئەو لەوێ ناتوانێت بەڕاستی لەگەڵتان نزیک ببێتەوە ینی دایم برا گەورە ئەبێ وەنیە ئەبێ بەخشندەی بنوێنێت و وەنیە ئەبێ ئەوە بکە بەڵام کە تۆ ئەوە نەنوێنیت ئەویش بەڕاستی ناتوانێت مەسەلە عەدڵەن سابە قسەیەکە بوو لە کەرکووکا بۆچی یەکلیز نابێت ئەخ تۆ چۆن نتوانی لە کەرکووکا یەکلیز بی بە چش پێودانێک ئەبێ بە یەکتوانی یەکلیز بی چۆن نتوانی دەنگدەرێکی سلێمانی یا هەولێر قەناعەت پێ بکەی بەوەی کە کەرکووک ئێمە لێرە ئەم هەموو کێشەیەمان هەیە لەگەڵ حیزب دەسەڵاتدارە باشە بەڵام لە کەرکووکە هیچ کێشە نییە و تەبانیەکە سەعات چارێکێک داواهینە دوورە لە سلێمانیوانێ وانە لەبەرەوە بێ حکومڕانیەک مۆدێلێک لە حکومڕانی باش لە سلێمانی لە هەولێر لە هەرێمی کوردستانە پیادە بکەی ئەو کاتە بتوێنێتەوێ ڕنگدانەوەی باشیە بێت لە کاگەرام ئەم جۆرە لە حکومڕانی یا ئەم جۆرە لە ئیدارەی کە جەنابت باست کرد ئەم جۆرە لە ئیدارە بەنسبەت بەغاوە بۆتە عیبە بۆ ئێمە بەغا بۆ خۆی وێنەیەک و مۆدلێکی پێشکەوتوو نییە ینی کە حەسوودی پێ ببرێ بەڕاستی ینی ئەوە یەکێکە لەو چانسانەی کە ئەم مێزا کوردیانە هەیەە ئەتوانن یاری تیا بکەن لە بەغایە لەبەر مەسەلەی گەندەڵی لێوێش گەندەڵی هەیە مەسەلەی
پێشەکردنی سەروەری یاسا چی ئەوانی کە لێرە هەیە لەوێش هەیە بەڕاستی بەڵێ بەڵام ئەوان ئەیانەوێت تۆ لاوازبی ینی ئەوان حەزەکەن تۆ لاوازبی ئێکە تۆ خۆت ئامادەی تیابێت لاوازبیت ئیتر ئەوانیش یاری خۆیانەکەن و ئیشیان نەڕوات ئەمیانەگرن و ئەویان بەرێن. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستیان لە بەغداد چۆنە کاک ئارام بەنیسبەت یەکدەنگی کوردەوە خۆمان نزانین ئێستا نزیکی 14 نوێنەری کورد لە بەغداد لە کۆی ئەو 6 ئەندامەی کە هەیە 14یان لە دەرەوەی یەکێتی پارتین ئەمان چەند دەنگێکی بەهێزن یا دەنگێکی زوڵاڵن لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من ئەوەندەی متابعەم کرد بێ و ئاگاداری بم بە پێی ئەو ژمارە و قەبارەی کە هەیەە ینی ڕۆڵیان هەبووە دەوریان هەبووە لانی کەم بۆ مکاشەفە بۆ شەفافیت بۆ مەسەلەی بودجە مەسەلەی موچە ڕۆڵیان هەبووە پەیوەندیان کردووە بە لانە پەیوەندی دارەکانەوانێ قسەی جیاوازیان کردووە جاران بەس یەکێتی و پارتی لە بەغایە قسەیانە کرد و خەڵک بەڕاستی هیچی نازانی لەبەرەوەی لە بەغا چۆنە ڕۆ بەڵام ئێستا ئەوانە بوونەتە سەکۆیەک بوونەتە دەنگێک بەوەی کە دیوێکی تری پرۆسەکەش لە بەغا چۆن بەڕێوەچێت بزانرێ بۆیە بوونی هێزگەلێک لە دەرەوەی یەکێتی و پارتی بە هەموو شێوەیەک شتێکی باشە ئەنگاوێکی باشە بۆ ئەوی کە خەڵک تەنها یەک دیوی وێنەکە نەبینێ بەڵکو چەندیوێکی وێنەکە ببینێ و ڕەخنە بگیرێت لەو هەنگاوانەی کە دروست نین و یەکێتی پارتی لە بەغا گرتویانەتە بەر و بوونی ئەوان من پێم وایە ڕۆڵی هەبووە بە پێی تەبعی توانای خۆیان و بە ئیمکانێتی خۆیان باشترە لەو سەردەمەی کە تەنها یەکێتی پارتی نوێنەرایەتی کوردیان نەکرد لە بەغا. پێتان وایە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکەوێتە دوای پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق؟ بەڕاستی نازانم بەڵام ئەگەر سەیری ڕووداوەکان بکەی پێ ئەچێت وای لێبێت بەو شکڵە بێت چونکە هەڵبژاردننی 2024 کرا هەتا ئێساکە حکوومەت تەشکیل نەبووە بۆیە تا هەڵبژاردننی ئەنجومەنیرانی عێراق کرا هەر حکوومەتی هەرێم تەشکیل نەبوو بۆیە چاوەڕانکراویشەکە حکوومەتی عێراقی پێک بێت و دواتر حکوومەتی هەرێمی کوردستان تەبعی ئەبێ بە شێوەیەک حکوومەتی عێراقیش پێک بێت ناکۆکەکانی نێوانی یەکێتی و پارتی لێرە تونگتەریش نەکاتەوانێ وەنیە ئەبێ ئەو مۆزوعی پۆستی سەرۆک کۆمار و پۆستەکانی تر کە هەیە بە شێوەیەک بێ هەردوو لا ڕازی بن ئەجینا ئەوەندەی تر لێکترازان دروست بێت. ئەم بابەتی ناکۆکیی نێوان یەکێتی و پارتی بەڕای تۆ کاک ئارام وەکو پیاوێکی ڕۆشنبیر و شارەزایی هەڵبژاردن و دەست و پەنجە نەرم بوون لەگەڵ سیاسیە لەگەڵ بابەتە سیاسیەکانە بەڕاستی ڕات لەسەر دوو ئیدارەی چییە؟ دوو ئیدارەی شتێکی زۆر خراپە بە تایبەتیش ئەم دوو ئیداریە نەبێتەوە هۆی مای کێبڕکێ بۆ ئەوەی کە جوانترین مۆدێل پێشکەش بکەن ئەگەر دوو ئیدارەیی ببایەتەوەی کە هێزی خاوە نفوز لە ناوچەی سلێمانی لەگەڵ هێزی خاوە نفوز لە ناوچەی هەولێر و بادینانە پێشبڕکێکیان لەسەر ئەساسی پێشکەشکردنی باشترین مۆدێل و باشترین خزمەتگوزاری و پرۆژەی خزمەتگوزاری و بژێوی و بەخێوکردنی وانە بەخێوکردنێکی باشی ئەو خەڵکە وایە باش بوو ئەمە توانین بڵێ لایەنێکی ئیجابی هەبوو بەڵام دوو ئیدارەی بەڕاستی وای کردووە کە ئێستا تۆ نە دەسەڵاتێکی مەرکەزی تەواوت هەیە لە هەولێرە تێگەی نە لا مەرکەزیت تێگەی ئێستا دوو مەرکەزت هەیە ئەم دوو مەرکەزەش هەر یەکیان بتێنێتەوە ناوچەیەکی خاوە نفوزی دەوڵەتانی ئەقلیمین و ئەوان تا ڕادێکی زۆر تەحکومەکەن بەسەریە بۆیە وەکو دوو ئیدارەی شتێکی زۆر خراپە ئەبواە هەرێم یەک هەرێم بواە و یەک حکوومەت بواە و ئەو بڕیارەی کە لە پایتەخت دەرئەچوو بەسەر هەموو هەرێمی کوردستانە جێبەجێ بکرایە بەڵام ئەوە جێبەجێ ناکرێ ئەمە نابێتە لا مەرکەزیەک بۆی کە مەسەلە سلێمانی بۆ خۆی مرکزیتێکی هەبێ بەڵام لە مرکزیتەوە لا مرکزیتێکی تر ببەخشێتەوانێ بەڵکو دوو مرکزیت هەن بە هەردووکیان لە یەکی بدەی ناکاتە یەک مرکزیت و لا مرکزیش دروست نەبووە
بۆیە منطقەی نفوزی جیا هەیە و ئەمە کاریگەرێکی زۆر نەگەتیڤ و نەرێنی کردوتە سەر هێزی ئۆپۆزیسیۆن و هێزی نەیاردش بە بەرامبەر بە یەکێتی و پارتی و ئەمە بۆ خۆی یەکێتی پارتی زۆر زۆر سوودیان لێ وەرگرتووە. ئەمە باری سەرشانی ئەو هێزانەی کە لە دەرەوەی یەکێتی پارتن و ئۆپۆزیسیۆنن بەڕاستی ئەوەندەی تر قورسی کردووە. تۆ مەسەلە لێرەی ڕەخناگری لە هەولێر ئەڵەنەوە بۆیە لێرەی بۆیە ڕەخناگری لە هەولێرە بی ڕەخناگری لە سلێمانی ئەڵەن وامانە بۆیە دۆخەکەی زۆر قورستر کردووە و پرۆسەی سیاسی معقدتر و ئاڵۆزتر کردووە و ئەوەشە مەسەلە تا لە هەڵبژاردنیشە ئەوە ڕەنگەیاتەوانێ تۆ کورسیە هێنی بەڵام ناتوانانی حکوومەت تەشکیل بکەیت ناتوانانی بەشداری لە حکوومەتتا بکەیت ئەگەر بێت و منطقەی سلێمانی و خاوەن نفوزی سلێمانی ڕازی نەبێ بۆ هەولێریش وایە و بە هەمان شێوە بۆیە لە هەموو ڕێک و کە سەیرەکەی تەبیعی سلبیاتی زیاترە لە ئیجابیاتی. کاگەرام من دوایین پرسیار لە جەناب دەکەم وەکو تەوزیحێکیش بۆ فەرمایشتەکانی جەنابەت ئێمە ئەسا ئەگەر سەیری یەکێتی و پارتی بکەین دوو هێزی جیا دوو نفوزی جیا تەنانەت لە دەنگدانەکانیشە سنووری دەنگدانیان جیاوازە دوو پەیوەندی جیا لە ڕووی ئیقلیمیشەوە ئاماژەکان ئەوە هەیە کە هەردووکیان سەر بە دوو دنیای دەرەوەن باشە دوو دنیا بینی دەرەوەن بە ئاوای لێ بکەم ئەمە بۆ خۆی دوو ئیدارەی نییە با دوو ئیدارەی بە هەموو شێوەیەک دوو ئیدارەیە ینی چی شتێکمان هەیە کە یەک ئیدارەی پیشان بدە ڕاست چی شتێکمان نییە ڕاستی کە یەک ئیدارەی پیشان بدە هەر بۆیە دوو ئیدارەی زۆر ڕۆچووە و هەردوو حیزبی دەسەڵاتداریش پێم وایە ئیسفادەیان لێ کردووە و لە توانای هێزی ئۆپۆزیسیۆنانیە و دوو ئیدارەیە تێک بشکێنێ لەبەرەوەی ڕەهەندی ئیقلیمی هەیە ڕەهەندی ئیقلیمیش ئاسان نییە نفوز و کاریگەریەکی بەغداد دەتوانێت تێکی بشکێنێ بەڕێز کاگەرام نا من پێم وانییە بە بەغداد بە پێویستی ئەزانێت نەبووتە زەرورەتێک لای بەغاتێکی بشکێنێ بە پێچوانەوە ڕەنگە و پێی باش بێ کە هەر بەو شڵ و بەو شێوەیە بمێنێتەوە. من زۆر سپاسی ئامادەبوون دەکەم سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ماندوو نەبوونت ئەگەر مشتێکم لە بیرچی بێ بفەرمی. نا زۆر سپاس هیوادارم توانی بێتمان ئەوەی کە هەیە بگەێنینە بینەران و بیسەرانی سبەی. زۆر سپاس سپاس دەکەم کاگارام جارێکی تر خۆشەویستان گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک ئارام کۆتایی پێهات هیوادارم تاقەتان بوو بێ لەگەڵمان گوێ لەم بەرنامەیەتان گرت بێ ڕێز و سڵاو بۆ ئێوەش سپاس کاگارام سپاس بۆ ئێوەش.